سێمین کۆنفرانسی تایبەت بە ژینگە لە کفری ئەنجامدرا. مەترسیەکانی پیسبوونی ژینگە و بەرپرسیارەتیمان ناونیشانی کۆنفرانسەکەیە. لە ڕۆژی یەکەمیدا 2 پانێڵ بە کۆمەڵێک داتا و توێژینەوەی زانستیەوە پێشکەشکران. سەبارەت بەلایەنی پراکتیکی چی دەرەنجامێکیە بووە لە نێوان کۆنفرانسی یەکەم و بۆ دووەمەوە 4000 نەمام چوەتە نێو قوتابخانەکانەوە لە 100 نەمامێک نەمام پێگەیشت بێت ئەوە ئێستاکە 400 نەمامێک کە پێگات ئەوانەی کە پێگەیشتون خۆمان متابعەکەین توانای دابینکردنی ئۆکسجینی سیانزە ئینسانی هەیە. کۆنفرانسەکە لەلایەن ئامادەیی کفری تێکەڵ و کۆلێجی تەکنیکی کەلارەوە بە هاوبەشی ئەنجام دراوە. ئامانجێتی بابەتی ژینگە و پاراستن و کۆنتڕۆڵکردنی زیانەکانی لە ناو ناوەندەکانی خوێندن و پەروەردەوە بەرەو کۆمەلگا بڵاو بکرێتەوە. ئێمە هەرە گرفتەکانمان ئەوەیە کە لە گرمیانە ڕێژەی سەوزاییمان زۆر کەمە، ئەمە ئەتوانین ئەم لە ناوەندەکانەوەکو ئێستا چۆن تیم دروست کراوە بتوانین هەڵمەتی نەمام چاندن زیاتری پێ بدرێت. لەگەڵەوەشە لەبەرەوەی ئەم ناوەندەوەکو ناوەندێکی زانستی ژینگەی ئێستا مامەڵەکە شێوازی مامەڵەکردنی شێوازی ڕێکاری دارچاندن بە شێوازێکی زانستیش ئێمە بە خۆمان بایەخی پێدەین. ئێمە لە پاڵ خوێندنەکەشمانە و ئەتوانین پارێزگاری لە ژینگەکەمان بکەین بە یارمەتی قوتابیان و مامۆستایان کە چەندین نەمامە لەناو قوتابخانەکەمان داناشتووە هەم بۆ پاکوخاوێنی شارەکە و هەروەها هەم بۆ قوتابخانەکەشمان کە ئەمەش نەخۆشیەکان کەمترە کاتەوە بێتە هۆی پاکڕاگردنی ژینگە. لە ڕۆژی دووەمی کۆنفرانسەکەدا 500 نەمام لە ناو خوێندنگاکاندا دەچێنرێن و چەند چالاکیەکی تری ژینگەیش ئەنجام دەدرێن. ئەم هەوڵە زانستی و پەروەردەییە بۆ ئاراستەیەک دەڕوانێت کە ناوەندەکانی خوێندن بکرێن بە بواری کەمکردنەوەی مەترسیەکانی ژینگە لە ناو کۆمەڵدا. سامان کەریم کورد، چاد نیوز، کفری.